13/7/1912 بعد مرور 11 سنة، لكن هناك مجموعة من القوانين، ومن هذه القوانين قانون مكافحة الإرهاب، قانون تم حظرها بعد السياسة في محيطنا الإقليمي أيضا موجود كنشاط سياسي، لكن هي تتضمن كثير من الخروقات ضربا مشددا ويعاقب الموظف. سەبارەت بە قەدەغەکردنی یاسای حزبی بەعسی هەڵوەشاو لە ناوچوو، یاسای ژمارە 32 2016 لە کۆڕەکەدا چەند بابەتێ خرایە بەرباس لەوانە بڕگەی ئەم یاسایە چ بڕگەی ئەگرێتە خۆی و هەر ئەو سزا مادە سزانە چینکەوە ڕوبەڕووی ئەو کەسانە ئەبێتەوە تەرویج بکا بۆ ئایدۆلۆژیای تەکفیری لەناو کۆمەڵگادا و هەروەها تەوەریکی تر گرنگ کەوا ڕۆڵی دەستگاکانی ڕاگەیاندن لەناو کۆمەڵگادا بۆ چۆنێتی لە قەڵاشۆکردن لە چۆنی ئایدۆلۆژیای ئێرهابی و تیرۆریزم لەناو کۆمەڵگادا.